وەلەنجەمدا دوای زیاتر لە 12 مانگ هەوڵ بۆ پێکێنانی حکوومەتی نێو عێراق و ئەو مشتومڕە سیاسی کە لە نێوان لایەنەکاندا هەبوو ڕۆژی پێنجشەممە پەرلەمانی عێراق کاندیدی بۆ سەرۆکۆمار هەڵبژارد و دواتر ئەویش لە کاتژمێری یەکەمی دوای سوێند خواردنەکەی کە لەتیف ڕەشید بوو محەممەد شیع سوودانی بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق و پێکێنانی کابینەی نوێ ڕاستپارت. ئایا تا چەندە ئەم کابینەی نوێی حکوومەتی عێراق دەتوانێت وەڵامی داخوازیەکانی خەڵکی عێراق بێت کە لە ماوەی ڕابردوودا بە خۆپیشاندان لەسەر شقامەکان داوایان کردووە پرسی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا بەکوێ دەگات؟ زیاتر قسە دەکەم سەبارەت بە کۆیەم پرسانە لەگەڵ بەڕێز ئاری هەرسین ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان لە سلێمانی و هەڵەبجە لەگەڵم دەبێت لە سلێمانیەوە. بەڕێز ئاری ئەم کاتت باش ئەبینیمان کە دوای زیاتر لە 12 مانگ مشتومڕی سیاسی سەرۆکۆمار پۆستەکەی یەکلایی بۆ دواتر ئێستا خەریکە هەنگاو بەرەو کابینەی نوێی حکوومەتی عێراق هەڵدەگیرێت. پێتان وایە ئەم کابینەی حکوومەتی عێراق ئەتوانێت جیاواز بێت لە کابینەکانی پێشوو؟ بەڵێ زۆر سپاس. خۆی لە ڕاستیە ئەوە کاتێک ڕۆیات کە لە نێوان لایەنە سەرچەکانی حکومڕانە لە وڵاتی عێراق یعنی هەتا بە بەشێک لەوانەشی کە ئۆپۆزیسیۆنن لێک تێگەیشتنیە کە بێت بە مەبەستی سەقامگیری بەس مەبەستم سەقامگیری هی ئەمنی نییە، یعنی بڵێن ئیستیقراری سیاسی هی ئابووری هی سەربازی هی ئەمانە. ئەگەر ئەم لێک تێگەیشتنە هەبێت و زوو دروست بێت بەڵێ ئەوە یعنی ئیمکانێکی زۆری هەیە کە ئەوە ڕووبات. ئێمە لە لای خۆمانەوە وەکو پارتی هەرچی لە دەستمان بێت وەکو چۆن لەم 12 مانگی ئەخیراکە خۆت ناوە دوێت شارڕێگەی دانووسان و لێکتێگەیشتن بە ناو دەربەندی یا مەمەڕی بارەگای بەرزانیە تێپەڕێت. بەدڵنیاوە بارەگای بەرزانی سەرۆک مەسعود بەرزانی لە نزیکەوە متابعی هەموو گۆڕانکاریەکانەکە وەکو چۆن لەمەیانە لە مۆزوعیانە بڵێن خۆی کلیلی بڵێنکردنەوەی ئەم قفڵە ناخۆشە بوو بۆ مەسەلەی پێکەنانی حکوومەت و بەردەوامبوونی حکوومەتێکی بەهێز لە پێناو چاکسازیە 100% پشتیوانە بێت. بەڵەوەی ئاماژەتان بۆ دەستپێشخەریە سەرۆک بارزانی کرد بە تایبەتی کە دوای ئەم هەڵبژاردنە باس لەوە دەکرێت ئەم سیاسەتی وەلانانی بەرژەوەندی حزبی و کەسی بۆ بەرژەوەندی باڵای خەڵک و نیشتیمان دەتوانێت یەکێک لەو پێویستیانە بێت کە ئێستا کوردستان پێویستێت. ئێمە تا چەندە گرنگە بۆ لێک نزیکردنەوەی لایەنەکان بۆی کە هەرێمی کوردستان بەردەوام بەم سیاسەتە بۆ بەرژەوەندی گشتی و بەرژەوەندی هاوڵاتیانی هەنگاو بنێت و سیاست بکات. اینجا خۆی هەموو مۆزوعەکە ئەمەیە. ئەمە جێبەجێکردنی بەندەکانی ئەوەیە کە ئێمە لە ناو پارتیا پێڵێن ڕێبازی بەرزانی. جەنابی سەرۆک مەسعود بەرزانی سلماندی بەم حرەکە سیاسیە کە ئێمە خۆمان ڕزگار کردووە لە چوارچێوەیەکی تەسکی حیزبیە. ئێمە سیاست لەسەر ئاستی هەرێمی کوردستانەکەین ئەوە بگرە عێراقیش. لای ئێمە بەرژەوەندی کوردستان بەرژەوەندی خەڵکی کوردستان سەروەری خاچی پیرۆزی کوردستان زۆر لە پێش هەموو شتێکەوەیە. من نازانم جەناب متابعە کرد بێ ئێمە زۆر جار و تومانە 1000 جار حیزبی خۆمانەکەین بە قوربانی نینۆشی مناڵی شەهیدێک لەو سەری زاخۆوە بۆ ئەو سەری خانەکەین. ئەگەر باس لە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بکەین بەردەوام هەرێمی کوردستان جەختی لەوە کردوتەوە کە عێراق پابەندی دەستور بێت. محەممەد شیع سوودانی لە یەکەم وتاریدا دوای ڕاستپاردنی بۆ پۆستی سەرۆکوەزیران وتی کە هەوڵە دەم کە پەیوەندیەکانی هەولێر و بەغدا بە پابەندبوون بە دەستور و یاسا بگەێنمە ئەو پەڕی باشبوونی خۆی. ئایا عێراق ئەتوانێت پابەندی دەستور بێت دوای ئەو ئەزمونەی کە لە ماوەی ڕابردوودا هەمان بووە؟ بەڵێ وەکوت ئێمە یعنی حیزبی ئێمە هەموو جارێک ئەمەی چەندبارە کردوێتەوە بەڕای گشتی جیهانی و بە خەڵکی منتیقەکە و یانی ناوچەکە شەرقی ئەوسەتی وتووە کە کێشەکە لە جێبەجێنەکردنی دەستورایە. ئەنجا بەڕێز سوودانی بۆ ئەوەی سەرکەوتن بەدەست بێنێت ئەبێت وەکو فاکتەرێکی تایبەت و زۆر گرنگ سەیری هەرێمی کوردستان بکە، چونکە مەرجی سەرکەوتنی سوودانی و حکوومەتەکەی لەوایە کە ئەگەر دەستور لە ماوەی ئەم 4 ساڵی داهاتووە 100% جێبەجێ نەکرێت مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان شایستەداریەکانی خەڵکی هەرێمی کوردستان ئەمانە وەکو ئەمانەتێکی دەستوری جێبەجێ بکرێن. ئەگەر وا نەبێت
لە کابینەکانی پێشوە چۆن تێکەڵقژانێکی تند و نالەبار لە نێوان نەک بەس هەولێر و بەغدا لایەنەکانی ناوچەکانی تری عێراقیش و بەغدا هەبوو حکوومەتێکی سەقامگیر نابێت بۆیە هیچی لێشی نابێتەوە بۆیە هەرێمی کوردستان جێبەجێکردی دەستور مەرجی سەرەکیە بۆ سەرکەوتنی بۆ یەکێک بتوانێت بڵێکە ئەم حکوومەتەی سوودانی حکوومەتێکی سەرکەوتووە. باشە جێبەجێکردنی داواکاریەکانی هەرێمی کوردستان لە بەغدا پەیوەستە بە یەک ڕێزی نێوماڵی کوردەوە وەکو هەموو لایەک باسی دەکەن دوایم هەڵبژاردنەوەم گۆڕانکاریانە پەیوەندیەکانی پارتی و یەکێتی وەکو دوو پارتی سەرەکی لە هەرێمی کوردستان چۆن دەبینن ئایا ئەم پەیوەندیانە دەچنە چە قۆناغێکی دیکەوە؟ خۆی لە ڕاستیە جوابە بەسیتەکە هی ئەم پرسیارەی تۆیە ئەوەیە کە ئەبێ ئینسان لەسەر ئەساسی ئەو ئەنجامەی دوێنێ ئەبێ وا ئیستیداج بکا کە بینی ئێمە و یەکێتی نابێ هەموو بەبینمان نابچێ ئەبێ هاوکاری یەکتری بین ئەبێ جوێ لە یەکتری بگرین ئەوە بسی قەبە یەکتری بکەین بەڵام بەداخەوە یعنی جارجار ئینسان لێرە و لەوێ جوێی لە هەنێ قسە ئەبێت جوێی لە هەنێ قسە ئەبێت کە هێشتا بسمیلا و دوێنە سەر کۆماری تازە هەڵبژێراوە وەکو بڵێن ئیعلانی شەڕێکی سارد بەکارهێنانی وشە و دەستەواژەی ناسیاسی نامەنتەقی ئەمانە خراپن ئێمە ئەبێت ئەم هەڵبژاردنەی دوێنێ ئەم سەرکەوتنەی دوێنێ کە سەرکەوتنێکی گەورە بوو بۆ خەڵکی کوردستان بکەین بە بنەمایەک بکەین بە خاڵێکی دەستپێکردن بۆ ئەوەی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان بەیەکەوە بتوانین هەرێمی کوردستان بەڕێک و پێچی بەرین بەڕێوە و بتوانین دووقۆڵی بە یەکگرتوویی لە بەغدا داکۆچی بکەین لە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان چونکە شتێک هەیە ئەڵێن تاقە سوار بە هیچ جۆرە تۆز ناکات ئەو برادەرانی کە زۆر بەداخەوە هەندێک لەو برادرە بەڕێزانە مەسەلا لە ناوێشێتی هەندێک تەسریحات ئەدەن حەق نییە وابێ چونکە ئەوە لە دەرەوەی منطق و لە دەرەوەی عەقڵی سیاسی و لە دەرەوەی ئەتیکێتی سیاسیشە اینجا ئەگەر ئێمەوەیشێتی ئەگەر ئێمەوەیشێتی بە یەکگرتووی بمێنینەوە بە بەرنامەی مشتەرەک زۆرش دەتوانین بکەین بۆ خەڵکی کوردستان لە بەغدا بە تایبەتی کە ئێستا سەرۆک کۆمارێکە کە خۆی یعنی ئینسانێکی بە تەجروبەیە و دنیا دیدەیە و ڕۆیای ئەوەی هەیە کە لە چوارچێوەی ئەو عێراقی کە تازە هەیە وەن دەوڵەتی عێراق خەڵکی کوردستان مافەخوا کرد و سروشتەکانیان بپارێزرێ کەواتە گوتاری پارتی و یەکێتی لە بەغدا یەکگرتووتر دەبێت لە جاران ئێمە سەلمانمان لای ئێمە زەرەر ئەوە نییە کە حیزبەکەمان زەرەر بکە لای ئێمە زەرەر ئەوەیە کە خەڵکی کوردستان زەرەر بکەن لای ئێمە ئەوەیە کە خاچی پیرۆزی کوردستان زەرەر بکە ئێمە مەناعەتمان نییە هەموو هەنگاوێگەنین 100 جار بە زەرەری حیزبەکەی خۆمان بێ لەبەر ئێمە کوردایەتیەکەین ئێمە سەر بە ڕێبازی بەرزانین ناشتوانین وانەکەین ئێمە رازین ئامادەین خۆمان هەموو زەرێک بکەین بەڵام خەڵکی کوردستان زەرەر نەکا بۆ ئێمە هیچ هەنگاوێک بە خەتی سوور نازانین لە پێناو خۆشبەختی گەل و سەروەری خاچی پیرۆزی کوردستان اینجا ئەمێنێتەوە سەر ئەوەی کە برادەرانی یەکێتیش بە تەئکید وەکو دووهەم حیزبی گەورە لە هەرێمی کوردستان بەرپرسیارەتی مێژووییان هەیە بەرپرسیارن بەرامبەر خەڵکی کوردستان و بەرامبەر گۆڕی شەهیدان ئەگەر لەگەڵ ئێمە بێن بەیەکەوە من تەئکیدم ئێمە شتی باش جێبەجێ ئەەکەین لەو حەقانی کە هەمانێک کە ئێستا لە بەغدایەوە هەتا ئێستا جێبەجێ نەکراوە بەڵێ بەڕێز ئاری هەرسین ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی سلێمانی هەڵەبجەی پارتی دموکراتی کوردستان زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵمان بووی لە خزمەتام سپاس